ڕێزت هەتاکەی ئێمەی کورد کاگە بنار خەراجیانی ئێمەی کورد سوود لەو میتۆدە ئاکادمی زانستیانە وەرناگرین کۆمەڵێکی زۆر هوەر دەکەن و بەشێک لەم معریفەی جەنابەت کۆمەڵێکی زۆر هوەر دەکەن و بەشێک ئەم معریفەی جەنابەت ئاشنان بەڵام بەکاری ناهێن و بێ ڕەسا و تیۆر ڕۆڵ و ئاکت دەکەن وەڵاهی اینجا کاک بنار من قسەیەکی غەزالیم بیرەکەوێتەوە غەزالی قسەیەکی زۆر سەرنجڕاکێشەیە ئەڵێ العلم بلا عمل جنون والعمل بلا علم لا يكون ئەڵێ یەکەرێکێ علمی هەبێ بە شتێکەوەتە لە شتێ بزانیم بەڵام کاری پێنەکا شێتە چونکە خەڵک وایە ئەوەنە ئەزانێت بەرەبەرە بەرەو شێتیە چێ چونکە هیچ کاری پێناکە یاخود خەڵکی تر بەرەبەر گوێی لێ ناگرن وەڵێ هیچ کارێکیش بەبێ ئەوەی لێی بزانیت ناکرێ غەزالی ئەڵێ یان ناکرێ لەبەرەوەوانی کە ئیزانن ئەبێ بیخەنەگەڕ ئەبێ بەکاری بێنن کاکە بنار کێشەیەکی زۆر گەورە نەگلێرە لە دنیاە لە ڕاستی ئەوەیە هونەرمەندەکان ناچارن شتی تیجاری بکەن بۆی پارەیان بۆ بێتەوە بۆی بینەری سادە سەیریان بکە بۆی ئەو شتی کە سەرفیان کردووە دەری بێنەوە کە جێی داخامە وەگوتم ئەمەش سەردەمەکە ئاوای خوڵقانەوەکە مەسەن ئێمە قسەیەک زۆر دووبارەیەکینەوە ئەڵێن سینەما پیشسازیە ئەم قسەیە چەند ڕاستە ئەوەش تاوانە بەرامبەر بە سینەما چونکە سینەما پیشەسازی نییە سینەما هونەرە سینەما هونەرە هونەر بۆ ئەوەی هونەر بێت پێوەرەکەی ئەوە نییە چەند پارە پێیاکە چەند پیشسازیە چەند پیشسازی نییە بەڵام لەم سەردەمەی ئەوەی لاتووە ئەڵێنەوە فیلمی کە بۆکس ئۆفیسی لامون فیلمەکان زیاتر بێ فیلمیکی زۆر گرنگترە پەتایەکی خراپ لە سەردەمەکە هەیە وەگوتم ئادۆرنۆ چەند ساڵ لەمەوە پێش باسی ئەمەی کردووە ئێمە لە ناوی یاژینەوە تا ئازیزم یعنی تۆ بڕۆ کەناڵی تەلەڤیزۆنەکەت بگۆڕە ئەبەو کەناڵانەی کە کەناڵی کات بەسەر بردنن هەمووی لێگەچێ هیچی یەک بست معریفە ئیزافە ناکا بۆ مەسیری تۆ بۆ ڕێگەی تۆ هیچی ئاشنات ناکا هۆشیارت ناکاتەوە وریات ناکاتەوە کاک سعد عەبد کاک سەعید عەبد کاکێ من پاش ڕێز و سڵاو دەستخۆشی ئەم جۆرە لە بیرکردنەوە لە هونەری سینەما هەمان دیدی هونەرمەندانی پۆست مۆدێرنە و هونەرمەندانی کۆنسێپچوال لە هونەری شێوەکاری بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ بەڵێ هەرچەندە کاک سعید لە ڕاستیە پۆست مۆدێرنە خۆی قۆناغێکە لە سینەمایە ڕاستە لێکچوون و چوونە سەرێکیان هەیە لەگەڵ دیدەیە بەڵام لەگەڵ وەکوتم سینەما بە شێوەیەکی گشتی قۆناغی کلاسیکە مۆدێرنە و پۆست مۆدێرنە ئەم سێ قۆناغا زۆر کۆمەڵێک مناقشە و گفتوگۆ نامەوێت ئێستا بچینە ناوی چونکە زۆر ئەخایەنێ بەڵام بەدڵنیاییەوە جیاوازیشی گەورە بە تایبەتی لە بینی قۆناغی کلاسیک و مۆدێرنا هەیە و پۆست مۆدێرنیش هەم کۆمەڵی جیاوازی گەورەی هەیە هەم لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی تەکنیکی بەکارهێنانی لە کامێراوە لە ڕووی وێنەوە لە ڕووی بەکارهێنانی چیرۆکەکانی کلاسیک لە قۆناغی پۆست مۆدێرنەیە و وەکو بڵی هەڵگەڕانەوە و تێکدانیان بە شێوەیە کە پۆست مۆدێرنەکان جاری وایە گاڵتە پێکردنیشیان بە چیرۆکەکانی کلاسیک هیوادارم لە فرسەتیش ترا بچینە سەر ئەو گفتوگویانە لیۆن ڕەش بەڵێ سوپاس هاو ڕاتم کاکە ئازیزم ینی تەواو هاوڕاتم معریفە هەنگاوی یەکەمە ئینسانە بێ خۆی هیلاکە ئینسانە بێ خۆی پەروەردە بکە ئینسانە بێ بخوێنێتەوە ئەبێ شەو نخوونی بکە یعنی ئینسان بەم شێوەی ئەم ڕۆبێت کە ئینسان فێری سادە خۆری و سادە گۆیی بۆ بەڕاستی خەڵک هیچ زیاناکە هیچ زیاناکە و ڕۆژ بە ڕۆژی سادەیی باڵێکیشێ بەسەر هەموو شتێکە زۆر سوپاس کاکداروی ئەزیز دەستخۆش بۆ زانیارەکان کاک سەنگەر سوپاس بۆ ئێوە بەڕاستی هەوڵ هەبوو بۆ دروستکردنی لەم جۆرە فیلمانە بەڵام کێشەکە لەوەدا بوو لە کاری تەجریدی کە ئەوە لە سینەمادا جێگەی نابێتەوە کاک هاوڕێ مستەفا ڕاستە کاک ئەزانی چییە ینی خۆ فیلمانەی کە منیش باسم کرد کاک هاوڕێم ئەم فیلمانە تەماحی ئەویان نەبووە کە بینەری زۆریان هەبێ یان دەستخۆشی زۆریان هەبێ ئەمانە
ینی نەڕاکەن بە دوای بینەری زۆر نەڕواکەن بە دوای دەستخۆشی زۆر نەڕواکەن بە دوای تێگەشتنی زۆر بەڵکو ئەمانە لە شوێنی خۆیان دائانیشن و بەرەبەرە معریفە و مانایەک بڵاوکەنەوە کە ئیتر ئەبن بە مەزدەر ئەبن بە سۆرس ئەبن بە ریفرنس ینی ئەبن وەک شرێدەرە لەڵە تارکۆفسکی یەک خانەی دروست کردووە لە مێژووی سینەمایە هەر سینەماکارێک پێویستی بەوە بێت کە لەسەر خەون لەسەر یادەوەری لەسەر ئەوانە ئیش بکە ئەبێ بچێتەوە لە دۆڵابەکەی تارکۆفسکیە کە لەستە دەربێنێ ینی مەبەسم لەوەیە بەڕاستی ئەو ترسە خراپە کە بڵین ئێماوێ بە شتێکی تەجریدی وە کەس سێری ناکە جاری وایە زۆر سێرکردن خۆی خراپە بۆ ئیشێک چوە زۆر سێرکردن ئەمان خاتە بەر ئەو فریوەی با زۆرتر خەڵک ببینێ زۆرترین تیکت فرۆشین نا ئەم ئیشە بۆ ئەوە نییە یعنی ئەم ئیشە بۆ هێشتنەوەی هوونەرە بەمانە ڕەسەنە قوڵەکەی دەستخۆش بوو باسە گرنگە سوپاس ڕێزان خان سوپاس بۆ جەنابتان یەک پرسیاری تر ڕێزان ساڵح ئەڵێ دەتوانین بە کورتی ناوی ئەو تیۆرانەمان پێ بڵیتەوە کە شارەزاییمان لەسەر ئەم جۆرە ستایلی ترانسندنتاڵە لە فیلمدا فێر دەکات لە ڕاستیە ڕێزان خان وەکو بڵێ ئەوانە بە ئیشی لایڤێک و ئەوانە ناکرێت کە بەداخەوە وەگوتم بە خوێندنەوەیە بە خوێندنە بەشیشی ینی من ئەمەی کێسا لەگەڵ جەنابتانە گفتوگوی لەسەرەکەم بەشی زۆریم خوێندووە لە زانکۆ بە سوپاسەوە ینی بۆ ئەو مامۆسایانی کە سوودمەند بوون لەو 4 ساڵەیە بەشی زۆریم خوێندۆتەوە بەشی زۆری بە چەند زمانێک چوون بشوێنە لە ڕاستیە ترانسندنتال ستایل من نیشارمەوە ئەوەیە کە لە کللتوری کوردیە قسەی لەسەر نەکراوەیان زۆر کەم کراوە دکتۆر دڵشاد بەحسەکەی لەم مەجالەیە بووە کە لە ئەوروپا نووسوێتی لەسەر ئەنفال و ئەو دیدە ترانسندنتاڵیە لە دوای ئەوەوە لە ناو عەرەبیشە زۆر کەم کەس قسەی لەسەر کردووە بۆیە سەرچاوەکان بە عەرەبیش زۆر کەمن بۆ ترانسندنتاڵ بۆیە کۆمەڵێک سەرچاوی کەمی ئینگلیزی هەیە بە زمانی ئینگلیزی ئەمە بەشێکە لە کێشەکەی بۆیە بیانی بلەوانەیە بەشێک ئیشی ئێمە بێ بەرەبەرە ئەم گفتوگویانە دروست بکەین بۆی بینەری ئێمە و خوێنەری ئێمە ئاشنا بێت بەوە کە تەمەنا ئەەکەم بتوانین وە گوتمەوە ینی پێویستی بە خوێندنەوەی بۆ نمونە فەیلسوفیی وەکو جەلدۆڵەزە پێویستی بە ئاگابوونە لە تێزەکانی ئەدرێ بازان پێویستی بە ئاگابوونە لە ستایلەکانی لە فۆرمەکانی سینەما لە نیۆڕیالیزمەوە مەسەلەن وەکو گوتم ئیمپرشنیستە فەڕەنسیەکان ئێکسپرێشنیزمەکان هەروەها بێتەوە نیو وەیڤی فەڕەنسی دۆگمای 95 مەسەلەن ئیشەکانی تەرەنس مالیک سینەمای سویدی ئەنی پێویستی بەس سێرکردنیشە نەکتە ناخوێنەوە چونکە ئێمە لە سینەمای ئەو فێربووین کە بۆ سینەماکار سێرکردنی فیلم وەکو خوێندنەوەی کتێب وایە ئەبێ ئاوا سێری فیلم کا بەردەوامی بەڕاستی و بۆ هەر بینەرێکیشکە بێوێ شارە ئەم لەم کۆدانە و لەم دنیای تێبگا ئەبێ بەردەوامی سێری فیلم کە کاکدارە هۆلیوود بە تەنها لەسەر سێ کار ناکە ئەوەی بەڕێستان باسی لێوە دەکەن سترەکچەری تایبەت بەخۆی هەیە و پێی دەڵێن سترەکچەری کاتی ڕاستەقینە ئەم جۆرە گرنگ بە کات زۆر دەدەن و هەر وەک ئەوەی باست لێەوە کردواتە جەمپی زۆر تیانە ئەمەش کۆڵەکەی سەرەکی گرتەی لۆنگشۆتە سوپاس کاکدارە بۆ سەرنجەکەت ڕاستیاوی کە من باسی سێئاکتم کرد لە سترەکچەرە باسم لە قۆناغی کلاسیک کرد لە هۆلیۆدا لە قۆناغی کلاسیکە بەڵێ ینی وەکو بڵێ بە سێئاکتی شەکرێ سترەکچەری فیلمەکان سێئاکتە سەرەتا ناوەڕاست کۆتایی و ناوەڕاستی ئەماگەینێت چۆپ کواوی کە شتەکانە با بەڕێوە ململانەیە پاڵەوان تووشی ململانە ئەبێت و پرۆتاگنێس و ئەنتاگنێس تایە دوو هێزی دژبەیەکن کە لای بە تابیرەکەی خۆمان کوڕە چاکەکە و خراپەکە لە قۆناغی کلاسیکە باسم کرد بێگومان
لە قۆناغی تازەیە هۆلیۆد و ینی ئەسڵەن ودی ئاڵێن هەر شتێکی جیاوازترە لە هۆلیۆد ینی ئەستان هەر خۆی جیاوازترە بەدڵنیاییەوە ینی ستراکچەری سیناریۆ چێ بۆ چەندین ئاکت ینی سێ ئاکتەوە قۆناغی کلاسیک بەڵێ یارمەکە دەدەن سوپاس بۆ تۆ ڕێزان خان سوپاس بۆ ئێوەش ترانسندنتال بێگومان لە فەلسفەیە پێشووی کە بێت ئەم چەپکە بێت لە ناو سینەمایە گفتوگو لەسەر بکرێت سینەمایەکی متعالیە سینەمایەکە ترانسندنتال لە ڕاستیە جۆرێکە لە سپیریچواڵەتی لە ڕۆحانیەتی دینی نا واتە ئاڕاستەیەکە لە ئیشکردنی هونەری کە تایە جۆرێک لە ڕۆحانیەت وجودی هەیە کە ئەم ڕۆحانیەتێکە بەرهەمی قەلەقە وجودیەکانی ئینسانە بەرهەمی ئازارەکانی خەمەکانی خەونەکانی هاوارەکانی یادەوەریەکانیەتی یعنی ئەم سپیریچواڵەتی ڕۆحانەتی عیلاقەی بە ڕۆحانەتی دینیەوە نییە جۆرێک لە قەلەقە لە نیگەرانی وجودیە لە ناو ئینسانە کە بەم شێوەیە لە سینەمایەشی لەسەرەکرێت